ئەوەی کە ئێستا ڕووەدا پەیوەندیەکی مێژووی هەیە ئەوەی بمانەوێ باسیکەینەوەیە کە دەوڵەتی عوسمانی هەمیشە هەوڵی ئەوەی داوە لە ڕووی هەرێمایەتیوە پێگەی خۆی بتەو بکە بە تایبەتی ئەو داگیرکاریە کە عوسمانی دەستی پێ کردووە کە مێژوو ئاماژەی پێەکە تەنانەت ئەو کۆچبەریە کوردانەی هێنایەتی نیشتەجیانی کردووە و داوای باجی کردووە و ئەم پەیوەندیە بەردەوام پەرەیسەندە ئەم داگیرکاریە بە تایبەتی تورکیا درێژەی پێداوە بەڵام لە دوای کۆتایی هاتنی سوڵتانی عوسمانیەکان ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان بووە هەمیشە بە مڵکی خۆی زانیوە لە دوای بەهاری عەرەبیدا بە تایبەتی هەمیشە هەوڵی داوە پێگەی خۆی بتەو بکە بە تایبەتی لە ڕووی هەرێمایەتیەوە بە تایبەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاستی بێت دەسەڵاتی تورکیا تاوەکو ڕوونەدانی بەهاری عەرەبی زۆر لاواز بووە بەڵام پرۆسەی ئاشتی کە ڕوویدا کە ئەوان لەگەڵ پرۆسەی ئاشتیدا نەبوون پەیوەندیەکی تۆکمەی لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی لایەنێک لە ڕووی بواری ئابووریوە تون و تۆڵ کردووە ئەمەی ژوای کردووە پێگەی ئابووری زۆر بەهێز بێت هۆکاری ئەوەیە هەنێ پارت هەن کە خۆیان بە دیموکراسی ناوەبەن بەڵام بۆ بتەوکردنی پێگەی خۆیان بۆ مانەوەی خۆیان هەمیشە هەوڵیانداوە لە ڕووی ئابووریوە بەرژەوەندی و ئامانجەکانیان بەدەستبێنن بۆ ئەوەی بۆ مانەوەی خۆیان و ئەمەش کاری کردووەتە سەر ئەوەی کە تورکیا قازانجێکی زۆری لەم داهاتە دەستکەوێت و لە دوای ئەوەی ئۆردوغان شکستی هێناوە لە تورکیا هەوڵی داوە جەنگەکە لە ناو تورکیا بگوازێتەوە بۆ دەرەوەی تورکیاوە بۆ ئەوەی هەڵ بدات زۆرترین بەرژەوەندەکانی بەدەست بێنێتەوە لە لایەکی تری شەوانەیە چەند ئەجندایەکەیە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کار بۆ دەسەڵاتی تورکیا ئەکەن و ئەم پەیوەندیانش ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسێنێ ئەوەی بتەوێ و ڕاستی بێت لەسەر ئاستی بنەماڵەیە تایبەتە بەرژەوەندیە من تەسەورەکەم ئەمڕۆ ئاکەپە و بەسەرکردایەتی ئەردۆغان لە هەوڵی ئەوان کەوا لە ئیستیغلالی ڕابردووی تورکیا ئیستیغلالی دین نەتەوە پەرستی تورکی بکەن بۆ ئەوەی دەسەڵات و هێز و توانەکانی خۆیان گەشە پێبەن و بەرەو پێشەوە بڕۆن لە کاتێکە ئەمە ئەکسی ئارەزوو و ئامانجەکانی گەلانی ناوچەکە و گەلی تورکیاشە لە ڕاستیە ئەمڕۆ بینین لە تورکیا چ کارەساتێک بەڕێوەیە و ئەم ئاژاوەی کەوا تورکیا دروستی کردووە گەلانی تری هەموو یەخستووە بە کورد و عەرەب و کەمایەتەکانی ناو سووریا و عێراق و ئێرانەوە دژ بە تورکیا لەبەر ئەوە ئەم گەلانە بە تەجروبەی مێژووی خۆیان ئەو ئەزمونانەی کە هەڵیان ژنیوە تا ئێستا تێگەیشتون کەوا فاشیزم شتێکی ترسناکە ئەوەی کەوا کەسێکی قبوڵ نییە هەر خۆی قبوڵە بریتە لە فاشیزم ئەمڕۆ ئاکەپە فاشیزمە بۆیە هەموو ئەوانش کە لە ئەوروپاوە یەن لە ڕۆژئاوا و لە باکوور ئەجانگن بەرامبەر بە ئاکەپە یا کۆمونیستەکانن دا چەکش بە کڵاوەکانیانەوەیە بە پشتیانەوەیە شەڕ ئەەکەن دژ بە ئاکەپە ئەمانە دژایەتی فاشیزمەکەن خۆشیان ئەزانن کە زۆر تەیار هەیە لە کوردستانی تورکیا لە کوردستانی سووریا لە کوردستانی عێراق ئەمانە چەپ و کۆمونیست نین بەڵام ئەوانە یەن شەڕ ئەەکەن دژ بە فاشیزم ئەوانە شەڕ ئەەکەن دژ بە ئەم سیستەمەی کەوا ئەوان لە خشتە بەرێ و ئەو دەسەڵاتی باشووری کوردستانیش کە بڵێن کوردستانی عێراق ئێستا ئەمانە بەهێزن کە بتوان ڕقەمن بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە ئێران بەرامبەر بە ئەمریکا و رووسیا لەبەرەوە ئەمانە ژێرمەجموعی ئەو مەجموعە گەورانن ئەبێ بە گوێرەی بەرژەوەندەکانی ئەوان سیاسەتی خۆیان ڕێبخەن لەبەرەوە ئەمان هەندێکیان پەیوەندێکی متعاتف و نەرمونۆڵیان هەیە لەگەڵ ئێران وەکو یەکێتی و گۆڕان و ئەمانە پارتیش پەیوەندێکی متعاتف و نەرمونۆڵی هەیە لەگەڵ تورکیا و هیچ دەسەڵاتێکیان نییە لە ڕاستیە نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی سیاسی ئەمانە ئەبێ وابن کە ئێستا هەن هیچ شکیتیان نییە ئەم پەیوەندیانە لە خزمەتی گەلی بندەست و هەژاران نییە ئەمە لە پەیوەندی ئەو سیاسەتە داگیرکاری هەیە کە دەوڵەتە دەسەڵاتدارەکان ئەیسەپێن بەسەر ئەمانە و لە خزمەتی ئەوانایە قەت ئەمە لە خزمەتی خەڵکی ڕەشڕووتی کوردستانە نییە هەموو ڕۆژە تیارەی تورکی بێ بردومانی سنوورەکانی عێراق بکە و ناوچەکان بکە بە بیانووی جیاواز
ئەمە چ بەرژەوەندێکی خەڵکی کوردستانێتی هەیە یا بڕوا کوردستانی سووریا داگیر کات و ئەفرین بکە بە گۆمی خوێن ئەمە چ بەرژەوەندی خەڵکی ڕەشڕوتی هەیە